بەڵێ ئێمە ئەوڕۆکە باوەکاری کۆمیتێ ڕێخستنی بەردەڕەش و هەڤاڵ ئیمان عەبدوڕەزاق کاندیدای پەیمانی کوردستان توانیمان کۆتایی بە خولێکی HDP بینین. ئەو خولانەش کردنەوەی ئەمەرەمان پێوەی زیاتر خزمەتی گەنجان و لاوان و بە تایبەتی وەرزشوانان بدرێتن. بۆی ئەوڕۆ کە توانیمان کە کۆتایی بەم خولە بینی خولێکی سەرکەوتوو بوو پیرۆزبایی لە تیپی براوەوە ئەو یاریزانە دەکەی کە بەشداریان کردووە و هەروەها بەڵێن دووپات دەکەینەوە کە هەمیشە هاوکاری گەنجان و بە تایبەتی وەرزشوانان بین بۆ کردنەوەی ئەم جۆرە خولانە. بەڵێ ئێمە دەتوانین بڵێن هەموو کاتێکم بەردەوام بووینە لە هاوکاریکردنی تیپەکانی وەرزشی بە تایبەتی تیپی تۆپی پێی بەردەڕەش و ئەو تیپانێک کە لە داخلی بەردەڕەشن بۆ نمونە ناو قەزاکەی ئێمە هەموو کاتێ هاوکار بینەوە بەڵێنش دەدەین کە بۆ هەمیشە بەردەوام بین لەسەر هاوکاریکردنی وەرزشوانان و ئەو تیپانەی کە هاوکار